حەزەکەم زانم سەرۆت سامانی تۆ چیەوە کە باسی دەکە دەوترێت ئۆتۆمبیلی گولە نەبڕدەیە کەناڵت هەیە ڕادیۆت هەیە ئەماناڵم چۆن نازانم کامتان کە هاتن پێشەوەی جەنابەت بێت منتان بینی بەجلێکی پیسەوە کە لەو خانووی بەرامبەر ئیشم دەکرد بۆیان باسکردم ئەزام ئەوە شایەتی بدە بینەران بیبیستن ئێستا دەتوانی دوای سێری بکەیت سەرۆت و سامانی من دەبێت چی بێت کە ئەو خەڵکە ئیسراحەتی نییە فەقیرە هەندێکی خەوی لێ ناکەوێت سارەی گولە نەبڕت هەیە دەڵم ڕاز نییە فەرموو دواتر خۆتان سێری کەم زانە سارەی من گولە بڕا یا گولە نەبڕا ئەگەر بشم بێ چ عیبەیەکی تێدایە یا چ پێشەرعیش تێدایە هیچ یعنی بەداخەوە ئیسلامیەکان ئەو ڕخنەیەم لێ دەگرن کە مەسئولەکانی خۆیان هەیانە هیچ کێشەشیان نییە بەڵام من کەی بوو براکەم دوای ئەوەی مامۆستا ڕەمەزان شکور بە ڕەحمەت بێت کە ئەو تیرۆر کرا کوژرا خوا بە شەهید قبوڵی کە کۆمەڵێک برای دڵسۆز و بەپەرۆش تیان مامۆستا دیارە وەزعەکە خەتەرە مامۆستا ڕەمەزان لە مەعهەد دەرسی لای من دەخوێند تیان ئەو مستهدەف بێت لەوەی تۆش مستهدەف بیت و فعلەن ئەوکو باسمان کرد 3 جار محاولە کراوە تیان باشتێکی ئەوە پارەیە کۆکەینەوە هەر یەکەمان شتێک بدەین گولە نەبڕ بکڕین ئەو بوو کڕیمان بوو بە دەنگۆیەک و تەقینەوەیەک چووکە سوبحان الله عەقڵی زۆرێکی زۆر بچووکە ئەو شتانە هەزم ناکەی کاکە چی تێدایە چ بێ شەرعیش تێدایە ئەوجا تۆ چوزانی ئەرێ پارەی باوکتە دزیومە هی دایکتە هی چێیە تۆ بۆ خۆت مەشغوڵ دەکەی بە هەر حاڵ تمران بیبنەوە هەر چۆنێک بێ نەجاتماندە نامانەوێت ئەگەر لەسەر ئەو جادەیە تیرۆر بکرین باشترە لەوەی کە ئەو خەڵکە ئاوا دەکا ئێوە هەر زوو بوو چەند ساڵ پێش ئێستا بەڵام تا ئێستاش ئێستا بزانە دوای ئەو بەرنامەیەش هەر خەڵک ئەمە دەڵێتەوە چونکە کەسانێک سوبحان الله ئاستی نزمە ئەو دەیەوێت درۆ بکات دەیەوێت بۆتان بکە حەقی نییە ڕاستە ناڕاستە و دەریش دەکەوێت کە ناڕاستە مشکلەی نییە دەڵێ با من بەلبەلەیەک دروستکەم کێشەیەک دروستکەم کێشم لەو نییە ئەمە ئەو خاڵی دووەم ئەمە سیارە کەناڵەکە ڕادیۆکەت کەناڵ و ڕادوێ مڵکی من نییە تاوەکو بڵم من دامناو بە پارەی خۆم ئەوەندە دەوڵەمەندم بە پارەی خۆم بەڕێوەبەرم هەر کەسێک لەم کوردستانە بژی متابعی کەناڵی ئامۆژگاری کردوێ زانێت بە خێر و سەدەقەی مسلمانانی خێرخواز بەڕێوە دەچێت خەڵکە هاوکاری دەکات و ئەوەی 10,000 دەدا ئەوەی $50 دەدا ئەوەی $100 دەدا ئەو کەناڵە بەڕێوە دەچێت ئێوە هەموو ساڵێک ئێمە ئەوەی ئیشمانەکە ڕوونی کێنەوە بۆ خەڵکو چۆن بەڕێوە دەچێت اینجا خوای گەورە ئەوەندە پارە بە من بدا خۆم بە تەنها بتوانم کەناڵ بەڕێوە بەرم شکری خوا دەکەم تێگەشتی براکەم خاڵی سێهەم ئەوە کەناڵمان باس کرد خانوو تا ئەمڕۆ کە و بەرنامەیە نازانم لە سپەیەوە خوای گەورە چی خێر و حەسەنی دنیا قیامەتە بمنیش و بە هەموو کەسێکی باشی ببەخشێ ئەو باز لە داهاتوو ناکەم بەڵام تا ئەمڕۆ من خانوم نییە خانوو خۆم نییە ئەوە خانووی مزگەوتە ئەوەی سەرۆژ خانووی مزگەوت تێدام ئەوەی بەرامبەرش کەیش تێ دەکەم کرێ بەخوا یان کرێچیت کرێکی تێگەشتی براکەم و خاوەنەکەشی پیاوەکە خەڵکی کەرکووکە